ئەمن وەکو دکتۆر دلێر ئەو عملیاتە بەخێر کردیتن پێم گوتن یەک درێمەم ناوێتن. سیرۆکی نەخۆشەکەی من لێرەوە دەست پێ دەکات. خۆشەویستان ئەو نەخۆشیەیە نەزیف داخلی بووە نەوەی خەڵۆکی تەمەشاکەری خەڵۆکانی کوشینە ئەوە هەمووی نەزیف داخلیە ئەوە کردمانەوە هێمۆگلۆبینی 4 بوو دەمانەوێت یارمەتی بدەین. ئەمن وەکو دکتۆر دلێر ئەو عملیاتە بەخێر کردیتن پێم گوتن یەک درێمەم ناوێتن بەڵام ئەوەی پێمان بکری لە بۆی دەکەین بەتەمە ئەو خوا گەورەیە ئەوە گرێ هەیە تەمەشاکە ئەوە دەبی بستە زەرعی ئەو گرێ لێ دەکرێتەوە دەستە زەرعی هاوە دەبین ئەوە گرێ هەیە بزانین ئەوە چیە نەخۆشەکەی چییە خی گەورە شیفای عاجل لێ بۆ بنێریتن. خۆشەویستان ئەو پارچەیە بکەسینی لێدەهات ئەوە کردمانەوە تەمەشا ئەو پارچەیە دەمانەوێتن ئێستا ئەوە لێکەینەوە ئێرپانە مەزۆری نەزیفەکەیە ئەوە کردمانە ئەو گرەیکە هەیبوو ئەو گرێ ئێستا لێ دەکەینەوە ئینشاءالله بە پشتیوانی خی گەورە دەگەینە نەتیجە و ئیشەکەی بۆ حەڵ دەکەین. خۆشەویستان ئەو مەزۆری نەزیفەکەی بوو ئەوە الحەمدولله تیمی مهرەبانی گەیشتە فرێ ئەو نەخۆشەیە و ئەو نەشتەرگەریە جەڕەحەکان بە خێری خۆیان ئەو ئیشەیە دەکەن خی گەورە لە هەمووان قبول بکاتێن خی گەورە کار ئاسانی بکاتن ئەوەیە گەڕانەوەی ژیان لە بۆ کەسێکی گەنج بە پشتیوانی خی گەورە مهرەبانی بەردەوامە لە خزمەت خۆشیەکانی. لە مارەوە بێتاقەت بووم یعنی هیچ تااقەتم نەبوو درێژ دەبووم عیبم نەبوو کە هەر دەستامەوە چاوم هیچی نەدەدیت ڕاست ینی سرم دەسوڕا و لە خۆ دەچوو چوومە سەیدەلیەی لە سەیدەلیەی ئاوەچیان لە بۆ دانام گوتیان زەختت هەردەستیتەوە بێتاقەتێنیش گوتم دکتۆر ژیان لە سەیدەلیەکەی گوتم دکتۆر ئەمن عیب نەبی پیسایم ڕەش بووە هیچ لە گۆڕێ نییە گوتی نە هیچ کێشە نییە بەس زەختت دابەزیێتەوە وەڵا هەتا سەعات 12 لە سەیدەلیەی بووم هەرچانە بووم دوای ڕەوانی تەواریان کردم هات مێروکانە ئەلێروکانە دوسێ فەحسیان لۆ کردم و هەتا چوومە سەر ئاوی عیب نەبی خینم دیت کە خینم دیت دوسێ جار ئاگام لە خۆم نەما هیدی کە ئاگام لە خۆم نەماوەش خینم دیت پاشی چەند وڵا شەو ڕۆژێک بۆجا بەخۆ هاتمەوە کە زانیم ئەمەلیات کرایمە یعنی لە مردن گەڕامەوە کە بەخۆ هاتمەوە دکتۆر دلێر لەسەر سەرم بوو هات سەرسەرم گوتی منت دیتووە پێش ئەمەلیاتی گوتم ناوەڵا گوتی ئێستا ئەمنەوە هاتیمە من دەناسی گوتم بەرێ دەدناسم زۆر سوپاسیوانە دەکەم کە هاوکاریان کردم و لە مردنیان جێڕامەوە یعنی یەکەم خی گەورە دووەم دکتۆر درێرشینە بەڕاستی شتەکی وای کرد یعنی مەعزیزە بوو لە خەستەخانەی مهرەبانی ئەوەی کرا ئەمن لە یەک خەستەخانەی تر نەمدیتە یعنی خوا خێری و خێرخوازانە بنووسی کە پشتیان لە خەستەخانەی مهرەبانیدا هەیە داوا لە حکوومەتی هەرێمیش دەکەم ئاو و کارەبایان بە زووترین کات بداتێ بەڕاستی ئەوەی مهرەبانی لە بۆ خەڵکی هەژار و فەقیر دەیکا هیچ خەستەخانەک نایکە چاوی هەمووتان ماز دەکەم یەکە بەیەکە بەڕاستی خزمەتی نەخۆشان دەکەن بەڕاستی زۆر لە دوو نەخۆشانەوە ماندینە ئێستا زۆر باشم لەو خۆیان گەورەی بە زیاد بی دەست و چاوین بۆ خۆشبی دەستی کارمەندەکانتان خۆشبی بەڕاستی ئیشی دەکەن بەڕاستی بە خزمەتن لە بۆ نەخۆشەکانیان خوا خێری خێرخوازان بنووسی ئەوەی کە خێری هاویشتیتە ناو خەستەخانەیە میهرەبانی دڵسۆزی و لێزانی